نەجات زڤنگی و ئەبوبەکر کاروانی دوو لێکۆڵینڤان میوانی عزیز پێشوازی دەکەین لەو میوانە بەڕێزانە یا الله ئەرێ والله سەر چاوە گلکی بخێر زۆر بەخێر بێن. بەخێر بێن. سالە زەڤنگی خێراتن قوربان زۆر زۆر بەخێرات زۆر بەخێر بێن. خێر باشە هاتووە قوربان زۆر سپاس بەخێرات کاک نجات زەڤنگی خۆرتی جوان و چەلەنگی نەجات زڤنگی لە باکووری کوردستانەوە هەتا vێرێت و گەلک بخێراتی gelek spas. یعنی ئەمژۆ هەر چوار پارچە لێرەی ئابەدەن ئەرێ والله هەر چوار پارچە زەڤنگی لێرەی دیشە با میوانی مەبێ سلێمانی ڕۆژهەڵات مامەسا بەکر سلێمانیەوە زۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس. ئێمە زۆر جار شەوەکانمان بە مەلایک زیری و ناڵی و مەحوی و بێخود و ئەوانەوە لەلایەن سەفخان و پەیامەوە مناجات و شعری گرنگمان پێشکەش دەکەن دەمانەوێت ئەو شەو قسە و باسمان لەبارەی ئەو شوێنانەبی کە ئەمانەی لێ پەروەردە بووە بزانین ڕۆڵی حوجرا لە گەشەکردنی زمان ئەدەب هزری کوردی لە ڕابردوو و لە ئێستادا ئەمان چ ڕۆڵێکیان هەیە ئەمە تەوەری سەرەکی ئەم شەوەی پاشی باکە بە سوپاسەوە لەگەڵێەوە گەنگەشەی دەکەن زۆر زۆر بەخێر بێن Gelek spas. زەمان مەسابە بەکرد هەولێری عادەتی تیانە ها دەکەی دەری یاخوا بەخێر بێ نەجات زڤنگی ئەم لتە دەست پێ بکەین Belê. زۆر جار قسە و باز دەکرێت لەسەرەوەی کە ئەسۆرانی تو تێدگەهیمانە Belê belê. قسە و باس لەسەرەوە دەکرێت کە ئیسلام چۆن گەیشتە کوردستان لەبەرەوەی ئێمە باس لە حجرە دەکەین ئەو شوێنەی کە ئیتر کوردستان تێیدا یعنی ئیسلام لە کوردستان بڵاو بۆەوە لە سەردەستی ئەو شێخ و مەلاو ئەوانەی کە لەو حجرانە پەروەردەبوون لە بنەمادا تۆ لێکۆڵینڤانی ئیسلام چۆن گەیشتە کوردستان ئایا بە شەڕ یان بە بێشەڕ کورد موسڵمان بووە Belê gelek spas silav û hezkirin bo bînerانî xoşewîst û bo cenabtan. Li sed salî heft de sed sala heftan de İslamiyet bi destê artêşên Ereb hat Kurdistanê û axa Îranê. Li serdema heyata Cenabê Pêxember de İslam neçûye dervê Cezîra Erebistanê û bi rastî em li hewleke pêxemberî bûyî rengî jî rast nayên tenya demekê misilman diçin Hebeşistanê bes bo parastira jiyana xwe li wê derê wek teblîğek wek belavkirdinî İslam filan nayê dîtin û wekî dî pêxember li dawiyê temenê xwe de nameyan bo hinek melikên welatan dişîne bo bibin misilman tenê wan vedixwîne bo daweta İslamê qebûl bikin û du cara jî xeberê distînin ku artêşa Bizansiyan Roma bi ser Erebistanê ve tê ew ê demê diçin pêşwaziya wan dikin ew qas yani ji bilî vêna em li dewsa wê rast nayên ku di dema Cenabê Pêxember de İslam çûbe dervê Erebistanê lê piştî wefata Pêxember hevgirtinek di nava Ereban de hevgirtineke xurt pêk tê ji ber ku ew dînê İslamê bûye di heman katê de bûye sedemê yekîtiyekê di navbera qebîleyên Ereb te û bûye motivasyonê demekê şerrek di navbera xwe de dimeşînin wek şerrê îrtîdadê filan dibêjin di dema Ebûbekir de û ber bi dema Umer ve êdî wê demê artêşên Ereb gelek xurt dibin û dervê Erebistanê de diçin lê divê em yani têgehiştina xwe de İslamê û yani heqîqeta dîn û rastiya siyasî û civakî tevlî hev nekin têkil hev nekin yani evana bi hev ve ne girêdayîne ne yekgirtîne li aliyekî heqîqeteke dîn heye li aliyê dî rastiyeke siyasî û civakî heye ku ew jî rastiya Ereb e ئەم دێ بەحسێ هەندێکین بەس Belê وەختی سەردەمی ئیمامی عومەر هاتە belê belê dema Umer de Çawa hat? sed sala heftan de li ser destê artêşî yani bi artêşan hatiye belê بەهێز بە شەڕ yani heger İslam mesela bi şêwazî bazirganiyekan bihata بەڵێ. yan bi şêwazî تەبشیر هاتبا tebliğvanan bihata yani axaftinek azad belkî wê şêwaz cuda bûna lê belê li ser destê artêşî yani bi eskerî hat شرط و مرج هەبوون گۆ دەرباستی کوردستانی بن شرط و مرج بەرگ ئۆلک دن هەبوو باوەڕکەم چاغی کورد belê belê hemî civak olên wan مرج هەبوو دەماگ ئەرتێشا ئیسلامی لە ڕادوستیا لەسەر سینۆر تبلیغ دکردن گو شرط مەیەک دو سێ گەل ئەو شەرت چ بوون گو هەرتنە ئەولێ بوو گەلۆ جزیە بوو گەلۆ
يعني هلبت وكو بروسيدورك وان فدخوين جبوناكو إسلامي قبول بكن يعني هجر ون إسلامي قبول لكن ون جزية بدن ما سريج مرا بطوين أمي ببن حكم راني و يعني جي أمي بورا شر بكن نجات زفنجين ئەوەی تۆ دەیڵی پێچەوانەی بەشێک لە شارەزایانی کوردە لە بواری مێژوو دەڵێن کورد بۆ خۆی ژێردەستە بووە لەبەرەوە بە ئاشتی دەرگای کردوتەوە پێشوازی لە مسلمانە عەرەبەکان کردووە ئەگەر دروست بیوەکەوەی تۆ دەیڵی دەڵێن کورد بۆ خۆی دەرگای کردوتەوە نەک با بڵێن مقاوەمە و شەڕ ڕووی دابی ئەوەی کە ڕووشی دابی یی هێزی فارس و ئەوانی تر بووە لەسەر خاچی کوردستان شەڕیان کردووە کورد نەبووە تۆ قسەت چێ بۆ ئەمە بەێ ئەمە ڕاست نییە لە بەڵگەیەک ڕاست ئێمە بتوانن لە چاافکانین دیرۆکی تاریخی بنێرن ئەمە ئاگاهیەک ڕاست نییە لەبەر چی مەسەلا بەلازووری ئەلکامیل فی تاریخ ینی ئەف کتێبێن مسلمانان دیرۆکناسێن مسلمانان دەما نویسینە بێگەل و ئارتێشێن عەرەبان چاوە هاتنە ئاخا ئیرانێ و کوردستانێ و چ قەومیە بەحساوێ بەرفرەهی تێتەکردن يعني لگور تثبیت من مثلا من دپرتوکا خود یک به یک جی دایوان سال به سال لکردستان لکودره چه شر قومیه چه شر پیکاتیه دنافبرا کردان ده کود کرتبین دیروگناسان ده افشر وقت دنافبرا کردان و ارتش عربان ده قومیه هاتیه بناف کرن يعني وقت کرد هاتنه بناف کرن لكتابكاني سرتاوي ميجي مسلمان بلي هي مسلمانه هي بيانيان نيله سروكي او كاتي حكم او كاتي كردستان كيبوا لداوی حکمرانی کرد اما دزانین وکو دستلاتی کایوس هبویه بس دستلاتی کایوس تک چویه کرد لدو سه قرن به حکمرانی گوره مانه دوی سردمه ده لوی دمه آلیه کی بیزانس هیا روما هیا دولته کی مزین گوره و آلیه کی جی ساسانی هنه پرسی حکمرانن لیبلی اوانا نه بتواهی نه دستلات دار کردستان بخونه جی جبر کو دیروکن عربان د دما ام دخوینن ام دبینن کو لکردستان او شرین کو قومینه گلکن وان به پیشنگی کردان قومینه مثلا دیروکناسا نویسیه لفلان دوره کردان سری هلدا لهم بر ارتش عربان و همی باجار داگیر کراون ادورده ام نابینن کو بحثا ساسانیان بیت کرینیان بحثا بیزانتی بکرین لور ام چه فهم دکن کردیسا دولات خود دخاکا کردستان ده وكو ميركتيان وكو باجار دولتان ديسا هبو بلي دولتك يقرتي قورا وخرت نبو لي بلي وكا باجار دولتين كردا ديسا ويدا ميجي هبو باشا انجب زانين ما مصا ابو بكر الله شي دكتور بەڵێ بەنای خۆی بەخشندەی مهرەبان زۆر بەخێراتی قوربانگیان زۆر سپاس من بە تەواتی ڕێم لە کاک داود جیاوازە جارێ ئێمە بێ لە ڕووی منهەجیەوە هەندێش ڕاستکەینەوە یعنی باسی کوردستان و کورد و داگیرکردن و ئەم جۆرەشتانە سەر لەبەری هەڵەیە لە ڕووی منهەجی و زانستیە و سەر لەبەری هەڵەیە چووکم لەبەرەوەی ئەم دەستەواژانە دەستەواژەی سەردەمی نەتەوایەتی و ناسیۆنالیزمن ئەم دەستەواژانە من برادەرە لە شوێنە مناقەشەیە کرد ئاوا کوردستان داگیرکرا و لە خانەقی نوا شەڕ قەوماوتم زەحمە نەبێ باسی ئەو خانەقینەی ژێر دەسەڵاتی ساسانیەکانەکە یە ئەمەی ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتمانی ئەمانە هەمووی غەڵەتە بە زمانی ناسیۆنالیزم نەتەوایەتی قسەکردن لە قۆناغی پێش نەتەوایەتی سەر لەبەری غەڵەتە نەتەوایەتیش خۆمان نەزانین تەمەنی لە ئەوروپا 300 ساڵە لە شۆڕشی فەڕەنسیەوە سەری هەڵداوە لای خۆشمان تەمەنی 140 ساڵە ئەو پەڕی لە کۆتایەکانی سەدەی 19 و لە سەرەتای سەدەی 20ەوە سەری هەڵداوە ئەمە یەک لە ڕووی منهەجیەوە ئەم قسەکردانە هەمووی هەڵەیە لە ڕووی وروژاندنی بابەتەکەەوە چه خزمەتێک بە ئێماک ئێستا کورد لە 1995 مسلمانە ئێمە چ سوودێکی سیاسی لێبێنین چ سوودێکی فکری لێبێنین بەم قسانە چ پامێگە دەین بە گەلی خۆمان گەلی ئێمە چی بکە يعني ئێمە ئەمانەوێت کوێی گەلی خۆمان ببوژێنینەوە چ مشکلەیەکی گەلی خۆمان چارەسەرکەین چ مشکلەیەکی پەلەمەکە بەقسەکان گرنگە بەڵام لەسەر منهەجیەتەکە مامۆستا لەسەر خاڵی یەکەم باقسەکانم تاوەکەم دوای پرسیارم فرم خاڵێکی تر ئەوەندەی ئێمە مێژوو بزانین لە پێش ئیسلام لە پێش سەرهەڵدانی ئیسلام شتێ بە ناوی کوردەوە وجودی نییە ناوی کورد نەک کورد هەیە بەس ناوی کورد لە مێژوا وجودی نییە هەندێک سەرچاوی مێژوو لە پێش ئیسلامە ناوی کوردەهێنن وەک دەشتەکیەکانی فارس ئەعرابی فارس ئەگینا تەنها لە چوارچێوەی ئیسلامە کە ئیسلام دێ کە ئیمپراتوریەتی ساسیانە ڕوخێنێ
بۆ یەکەم جار کورد لە مێژووە بە ناوی کورد دەرەکەوێت بۆ یەکەم جار یوئێنێکی ئیسلامی لە سەردەمی خودی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەرەکەوێت جابانی کوردی سلمانی فارسی سوهەیبی ڕۆمی بیلالی حەبەشی لەگەڵ عەرەبەکانە یەک یوئێنە ئیسلامی لەوێوە کورد لەگەڵ فارس جیایە لەگەڵ ڕۆم جیایە بۆ یەکەم جار ناسنامە تەبیعی بەو کاتە نە بەمانانەتەوەیەتەکەی کورد لێرە جیابێتەوە دوای ئەوە لە سەردەمی ئیسلامە وردە شخصێتی بۆ پیابێ لە سەردەمی ئەمەویەکانە تێکەڵاو بە شەڕەکانە بن بە شەڕی خەوارجەکان خۆمەرەزین لە دەشتی شارەزور تێکەڵاو بە ململانەکانە بن لە سەدەی دووەمی کۆچیەوە میرنشینە کوردیەکان دروستە بێ ئێمە لە پێش ئیسلامە میرنشینی کوردیمان نییە دەسەڵاتی کوردیمان نییە هەتا ئەگەر ئەو ڕیوایەتە ناسیۆنالیستە قبولکەین کە ماد دەسەڵاتێکی کوردی بووە یا بڵێن ئیمپراتۆریەتی کوردی بووە لە ماوەی 1000 ساڵە لە ڕوخانی مادەوە تا ئیسلام کورد غایبە لە مێژووە کورد لە مێژووە غایبە دوای ئەوە ئێمە میرنشینەکان بۆ یەکەم جار کورد خۆی ڕێگەخە میرنشینەکان دروستە بێ قۆناغی دوای ئەوە دوو قۆناغمانەیە قۆناغی ناسینی کورد بە قەڵەم قۆناغی ناسینی کورد بە شمشێر کورد لە چوارچێوەی ئیسلامە سوڵتانی بۆ پیابێ سلطانی بۆیهیمان هەبووە سلطانی سۆلجوقیمان هەبووە سلطان سەلاحەدینیشمان هەبووە سلطان سەلاحەدین ویستی پایتەختی عەباسی بەغا داگیر کە خۆزگە داگیری کردایە داگیری نەکرد بەڵام لە جززیرەوە تا یەمەن و قاهیرە نیمچە ئیمپراتۆریەتێکی لەژێر دەستا بووە بەڵام بە ناوی کورد کردویەتیان بە کورە ئاخر غەڵەتە و قسێ جانەکەم غەڵەتە حەیبە دکتۆرات هەیە تۆ نابێ قسە بۆ غەڵەتە نابێ عەرەب بە ناوی عەرەب کردوێتی تورک بەناوی تورک کردوێتی فارس بەناوی تورک ببوورە جانەکەم ئەمە مەجای پرسیار بکەم بڕاتەوی لە ڕووی علمیە و مەجای پرسیار دەکەم تو وەڵام دەدەیەوە تەوا فەرموو هەم زۆرێک لە مێژونوسان یان ئەوانەی کە ئیش لەسەر فکری عەربی دەکەن دەڵێن عروبەت لە ئەمەویەوە دەستی پێکەوە هەر غەڵەتێکی مەنهەجیان کورە بابە برای گیان پێشتە دەرکەوتنی ناسیۆنالیزم باسی نەتەواتی نەبووە هەتاکو سەر هەڵدانی جۆن تورکەکان لە دەوڵەتی عوسمانیە ئەسڵا نەزانی تورک چۆن سیر کراوە لە دەوڵەتی عوسمانیە یەکە بە خەڵکی ها کرمانج و هیچ تیابەستە نەبوو یعنی جنێو بە جنێو تورک بوون جنێو بووە لە دەوڵەتی عوسمانیە بنەماڵە بوون خەڵکانی بنەماڵە بوون بە ناوی ئیسلامە و بە ناوی ئیمپراتۆریەتەوە حکمیان کردووە مێژونوسەکمان پێ بڵێ ئەم مێژونوسە دەڵێ کورد لەژێر سایی دەوڵەتی عوسمانی چی تخوا دووبارە تورکەکان بڵێ هیچ نەبوون هیچ حسابیان بۆ نەدەکرا وەکو چی بوون یعنی ئەزانێکی وەکو جنێو بۆ تورک وەکو جنێو یعنی ڕەنجبەر و ژێر دەستە و نۆکەری ئاغا و ئەم جۆرەشتانە بووە جنێو بووە یعنی تورکم پێ دەڵێ کەوا بڵێ مێژونوسێک من دەتوانم چەند مینا من میسم ئەو بەڵامەکانی خۆی تەواو ئەمجا پەلەمەکەین لە جانەکەم لە پێش سەردەمی ناسیۆنالیزمەوە خۆ ئەمە یعنی هەچی هەر کتێبەکانی کورە ئیسمەر شەریف مالی بخوێنە کورە یعنی کاکیهین بخوێنەوە ئەمین زەکی بەگی خۆمان بخوێنەوە ئەڵێ تاکو تورکەکان نیانوت تورکین یعنی ئیتحاد و تەرەقی ئێمە بە خەیاڵمانە نەهات کوردین کە ئەوان وتیان تورکین ئیتر ناسنامەی ئیسلامی و ناتمانی عوسمانی کۆتایی پێهات ئێمەش وتمان با بە دوای ڕێگوڕیشی خۆمان بگەڕین ئێمە شتێکی جیاوازین لەوێەوە مێژونوسی کوردی جەگەڕێ بە دوای خۆیان تەبیعی بە بڕای من ڕێگەڕیشەکانی دەرکەوتنی ناسیۆنالیزمی کوردیە گەڕێتەوە بە شیع عوبەیدوڵڵای نەهەری لەبەرەوەی شیع عوبەیدوڵڵای نەهەری بیرۆکەی جیاوازی لا دروستە بێ بەڵام یەکەم کەم تەنزیری بۆ کرد بێ حاجی قادری کۆیە لە دوای ئەوە ئەم دەرکەوتنە دێ بێگومان میرمان هەیە ئەنجا زانای کوردمان هەیە مەسەڵ غەزانیەڵێ ئیسلام سێپای هەیە دینەوەری هەیە ئامێدی هەیە لەگەڵ شارە زووری هەیە ئەگەرم پایانە نەبن کورد کەواتە سەر ئەو خۆناغە بەس هێشتا ماوەمانە ینی گفتوگەکەمان درێژە پێ بدەین ئەوەی کاگنەجات دەیڵێ کۆمەڵێک مێژونوسی بۆ ژمارد کە ئەمانە جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ئیسلام لێرە بە شمشێر بڵاو باشە با بڵێ ئەسڵەن کە یعنی بە شمشەر ئەمە حقیقەتێکی مێژوویە بەڵام بە شمشێر چی دەوڵەتێکی وەڵامە فارس بڵێن ئیمپراتۆرەتێکان هەیە بۆ ڕووخاوە بەس ئێمەی کورچیمانە بووە ئێمەی کورچیمانە بووە حتا ئێمە بەڵگەیەکی مێژومان لەسرە میرنیشتینێکمان هەبوو بێ ڕووقاوێ بەخوا فارس ئیمپراتۆرەتان هەبوو ڕووقاوە بێگومان شەڕیان لەگەڵ ئیمپراتۆر بووە یان بە ئاشتی بە شەڕ لەگەڵ ئیمپراتۆریەتی ساسانی بووە شەڕ لەگەڵ ئیمپراتۆری دوایی شەڕ لەگەڵ ئیمپراتۆریەتی ساسانی بووە
دوایی ساسانی ڕووخاوە ئەمجا زۆربەی کوردەکان بە شێوەیەکی ئاشتی بەرەوەی ئیسلام هاتوون بەڵام پرۆسەی مسلمان بوونی کورد چواردانە سەدەی خانووە هەتا سەدەی چوارەمی کۆچیش ئاتەشگاکانی زەردەشتی لە هەورامان بووە یعنی هەروە بەسەرەگە و خەڵک مسلمان نەبووە پرۆسەیەکی چەند سەدەی بووە هەتا بە تەواوی کورد سەرەتا بە شەڕ بووە شەڕ لەگەڵ ئیمپراتۆریەتی ساسیانە بەڵێ دەستیان خۆش بە ئیشێکی زۆر باشیان کرد شەڕێکی ڕزگاری بەخش بوو یعنی شەڕیان دژی ساسانیەکان بەڵێ ئیمپراتۆریەتی ساسیان دژی مسلمانەکان کردووە شەڕیان دژی ئیمپراتۆریەتی باسی بەلادریش و کۆمەڵک ئەریخت بۆ دەکات تۆش دەتوانی بەوە وەڵامی بدەیت باسی سەردەمی خەوەریجەکانە نانە باسی سەردەمی هاتن یەکەم چەند میناک بدم ینی من بس من ببوورە من حەزم کرد مامۆستاش دووسێ کتێبی مێژوویی مؤریخم پێ بڵێ کە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە کورد لێرە بە شمشێر مسلمان نەبووە چونکە ئەمە ببوورە لەبەر چ جەخت لەسەرەوە دەکەمەوە چونکە زۆر جار بە شمشێر مسلمان بوو لە ئیسلامە نییە ئەم قسەتان لەکوێ ناوە یعنی ئەم قسەتان لەکوێ پەلەم مەکە دوو شلێک جاب بکەنەوە دەسەڵاتێک هەیە ئیمپراتۆریەتە ئەم دەسەڵاتە ئیمپراتۆریە لە خۆچی لەکەی بە قسەی خۆش قسی لەگەڵەکەی ململانێ و ئەی ڕوخێنی کە ئەی ڕوخێنی خەڵکەکە لە بەرامبەر کاکە یا جزیە بە یا مسلمان بە یا شەڕکە ئێخۆ بەشم دوو مێژوو نووسست پێ نەگوتم میناک بدم کاکە من لە ڕێی مامۆستا من مخالفم لەبەرەوە مخالفی ئەرگومنت لە هەمی دیرۆکی مرۆڤاهیدا نەتەوایەتی هەیە بەس نەتەوایەتیە بە شێوازی مۆدێر پشتی شۆڕشی فرانسەوی دەرکەتیە ئەو شتێکی دیکەیە بەس نەتەوە لە هەمی مێژوودا هەیە وەکو یەک میناک کاکە من میناکێک بدم مەسەلا هەلبژاردننی سەلاحەدینی ئەیوبی لە مصر وەکو وەزیر لەو کاتەدا وەکو قوتبەدین خوسرۆ فەرماندارێکی کورد دەخوازە ببە وەزیری مصر فەرمانداری تورک دەخوازە ببە وەزیری مصر پشتی وەفاتە شێرکۆ و سەلاحەدین دەخوازە ببە بەس دناوبەرە واندا هەڤبەری پێکتێ غەلت نێبیرا من لە ئیبنی خەلیکاندا دەرباست بە عیسا هەکاری لەگەڵ شەهابەدین خوسرۆ دائاخفە ئەم هەڤۆکە بۆوی دەڵێ تو صلاحەدین ji qewmekîne inne huwe min el ekrat binêre tu Salaheddin ji qewmekîne inne huwe min el ekrat muheqeq Salaheddin jî ji Kurdan e hûn ê nehêlin ku serokayetî serkirdayetî bikeve destê Türkan ewa 200 sala duwazdehan de ye yanî ev hevok çi nîşanî me dide bi eşkerayî nîşan dide ku di hemî demên dîrokê de netewayetî û hevberiyan neteweyan hebû heger ku em li vê rastiyê mikur bên yanî wê qebûl bikin evêna nabe tiştekî xirab nabe înkara dînekî bes dibe çi dibe ev dibe ez mînak bidim kaka em Sûdî em ye heger em dîrokê wekû kategorîk bi giştî romantîze bikin li gor dilî xwe bi xweşhalî li hemî dîrokê binêrin em ê nikaribin bûyerên ku îro tê digehîjin li gor têgehîştinek rasteqînî binirxînin leber çi yanî li hemî dîrokî mirov heye xirabî heye şer heye zordestî heye netewayetî heye mînak çend mînak bidim bo mamosta mesela ensabel eşrafa belazûrî ensabel eşrafa belazûrî dibêje di sala 661 de ereban ji Kurdan bey'et xwest binêr nabêje ereban ji Sasaniyan bey'et xwest yan ji Romiyan bey'et xwest dibe ereban ji Kurdan bey'et xwest Kurdan bey'et nekir û li şarezorê serhildanek pêkat şerek qewmî di dema Emewiyan de sala 662 de serhildanek dî tê sala 663 de serhildanek dî bes ez mînaka ku navê Kurd derbas dibe bidim di İbnî Miskeweyh de İbnî Miskeweyh Tecarîbul Umem wiha behsa serhildaneke Kurdan dike vê salê Heccac ji bo lêgerîna Rûstakbazê derket rê lewra Kurdan pirê axa Persê bi dest xistin Heccac derket seferê li hemberî Kurdan lewra Kurdan pirê axa Persê bi dest xistin ama behsa Kurdan dike ew kate Musulmanî êsta nebûye هەر ئەسڵەن کورد ناوێکی نەبووە لە مێژوو بەخێری ئیسلامەوە ناوی بۆ ینی ئەنسابل ئەشرافە بەلازوری ئیبنی میسکەوەی ئەمە دەڵێن کورد بەس مامۆستا تۆ قسە چی لەسەر ئەو سەرچاوانەی ئەو دەیڵێ
کوڕە کاکە ژیان جارێ بۆ ئەگەر بانک تاکردمایە بۆ ما 1001 سەرچاوم بۆ هێنان بەزێمە قەرار بوو لەگەڵ لەسەر شتێکی تر قسە بکەین بدەینە سەرەوەی ئەمەیان برای باسیەکە ئەوە هەموو شەڕەکانن دوای مسلمانبوونی کورد مسلمان لە دوای کێشە دروستە بێت لە دنیای ئیسلامە شەڕی ناوخۆوەقە بێت لە دنیای ئیسلامە فیرەق دروستە بێت لە دنیای ئیسلامە لەوانە خەواریجەکان و شیعەکان و قەدامیت چێ و چێ کورد تێکەڵاو بۆ گەمانابێ وەک مسلمان تێکەڵاو بەو گەنابێ ئیتر پەیوەندیمە مسلمان بوون و نامسلمانەوە نییە سەرهەڵدانەکانی ئەو دەیڵێ ئەمەیە کە تو دەیڵی لە خەڵەمە سەردەمی ئەمەویەکان باسەکەکان سەردەمی ئەمەویەکانە باشە بابێنەوە بیری کوردی بوون واستەوە بێنین بیری کوردی بوون لەکوێ دەدۆزیتەوە لەکوێ ئیسلامدا سەری هەڵداوە دکتۆر ئەنی ئیسلام چ ڕۆڵێکی هەبووە لە سەرهەڵدانی بیری کورد بیری کوردی بەبەستن ناسیۆنالیزمی کوردیە بەڵێ جا خۆشبەختانە من لە کووردا زۆرترین نووسین لەسەر ناسیۆنالیزمی کوردی من نووسیومە لەبەرەوە شێمات تا ئێستا من هەش کتێبم چاک کردووە 2200 لاپەڕە قوارە گەورە ماجستێر و دکتۆرایەکشم هە لەسەر ناسیۆنالیزمە لەبەرەوە بە دڵنیایەوە قساکەم بەدڵی خۆتە بێگومان ئیشی ناسیۆنالیزم لە ئەوروپا سەریاڵدا یعنی بیرۆکەیەکە لە خۆرئاوا سەریاڵداوە لە خۆرئاوا و هاتووە بۆ دنیای ئیسلام یعنی کە بۆ دنیای ئیسلام هاتەوە یەک دوو حەقیقەت لە پەیوەندی نێوان کورد و ناسیۆنالیزم و ئیسلامی هەیە یەکەمیان کورد بە هیچ جۆرە لە هیچ نەتەوەیەکی ئەم ناوچە دوانە کەوتووە لە هوشیاربوون بە نەتەوایەتی خۆی یعنی ئێمە شێخ عوبەیدوڵڵای نەهرێ بینین کە لەگەڵ یەکە لە مژدەدەرە ئەمریکەکان ئەڵێ ئێمە نەتەوەیەکین لە فەرهەنگ و زمان و دینیشا لە فارسەکان و تورکەکان جیاوازی ئەمە مهمە چکم یەکێ لەو بیرۆکانەی ناسیۆنالیزم ئیشی لەسەرەکە بیرۆکەی جیاوازیە بیرۆکەی من پێناسەکردن لە بەرامبەر ئەوی نەتەوەیەوە ئەڵێ لە ڕوانگەی فەرهەنگ و زمانەوە ئەمە فەرهەنگ و زمان ئەبێ با پێوەەر بۆ جیاکردنەوەی من و تۆ هەتا دوێنە نەبووە هەتا دوێنێ هەمومان مسلمان بووین هەمومان سونی بووین هەمومان لە یەک چوارچەوەی هەمومان عوسمانی بووین بەس ئێستا پێوەرێکی تر دێ ئەڵێ لە دینیشا لێک جیاوازین تەبیعی لە دینا چۆن لە تورکەکان و لەگەڵ فارسەکانە ئێمە سونەین و ئەوان شیعان لەگەڵ تورکەکانە ئێمە شافعین و ئەوان حەنەفین دین بەم مانایە یا تێگەیشتنمان بۆ دین چووکم جۆرێک لە تەکفیری سوڵتانیتی عوسمانیشەکە لە سوڵتانی عوسمانیەکە هێرشێکی زۆر گەورە بە تایبەتی کە 200 سەرۆک عەشیرەت و ئێوێ یەکێتێک لە نێوان کوردان چێ بکەم جۆرەشتانە ئەمە یەک دووەمیان بە پێچاوانەی ناسیۆنالیزمی تورکی عەرەبی فارسی کە لەسەر دەستی کۆمەڵێ نخبەی سیکولار نائیسلامی هەندێک جار کە منەتەوایەتیەکانی تری وەکو مەسیحیەکان و جوولەکان و ئەمانە سەریەڵداوە کورد لە ناو چوارچێوەی سونەتی تەقلیدی ئیسلامیە سەرەتاکانی ناسیۆنالیزمەکەی سەریەڵداوە شێخ عوبەیدوڵڵا بگرە لە دوایە بۆ شێخ مەحموود بۆ شێخ عەبدولسەلامی بارزانی بۆ شێخ سەعیدی پیران بۆ قازی محەممەد یەکەم فەزڵەکە بۆ ئەو تۆڕە سونەتیە بە تایبەتی تەریقەتی نەقشبەندی بە پلە یەکەم دوایی تەریقەتی قادری ئەمانە بەڵێ لە چوارچێوەی ئەو تۆڕە ڕێخستنە تەقلیدیە ئیسلامی و ڕەمزە ئیسلامیە میلیانەی لە کۆمەڵگای هەبوون سەرەتاکانی نەتەوایەتی کوردی لە باوەشی ئەمەیە گەشەی کردووە تەبیعی دوای ئەوە لە چلەکانەوە وردە ئەگۆڕێ و سیکولاریزم و چەپ زاڵە بێ بەسەر ناوەندی کوردیا کە خێرمان لێ نەبینی لەبەرەوەی هەتا ناسیۆنالیزمی کوردی مەشرەبی ئیسلامی بوو سربەخۆ خواز بوو کە کەوتە ژێر هەژمونی چەپ بوو بە لامەرکەزی خواز و ئۆتۆنۆمی خواز مامۆستا شخوا دکتۆر بەحسا گەلێک ناوا کرد ساڵی ڕابردوو دەل باکووری کوردستانی گۆ سەری هەلدانی و شۆڕشی کوردی پێرابوون نهاژی مەدرسەی ئۆلی هەل باکووری کوردستانی گۆرە ئەو ژوێرە و لێ دبینن ینی ڕەوش لێ چاوای ئەو هەزرێن نەتەواتیە لە هەیە بەێ ینی حزرا نەتەوایەتیە ئەم دکارن بێژن ji ber ku sedemê damezrandina medreseyan di pirtûkên misilmanan de jî bûyî rengî derbastibe mesela di serdema Muawiye de gelek kes tên hinartin bo welatên cuda cuda ji bona gel fêrî erebî bikin û desthilata ereb ji bona ku desthilata xwe xurt bike erebî balavkiriye li hemî herêmên ku lê desthilat bûye belê ez yek mînak bidim mesela heta İbn Teymiye yek ji zanayên misilmanî meşhûr e navdar e di pirtûka xwe ya bi navê Sirat-ı Müstakîm de Sirat-ı Müstakîm de behs dike ku zimanê erebî wekû ferz e divê li ser civakan
بيتا بلافكرن وفارسكرن زمان بربري فارسي بطيبت دجبريه فارسي قالك دكا دبجا فارسي زمانكي وكو مكروحه حتى تحريما مكروحه جبركم مروفانجي اسلاميه دور دخه وببر زردشتيه او حديثاني كازور باس لقوري فضلي عرب وجنسي عربي وزماني عربي دكن دەگوترێ زۆربیان لە سەردەمی ئەمەویەکان دانراوە بەێ بێ پشتی پێخەمبەر ئەوانە پێکاترە ژخوا کەسایەتێکی وەکە عابد الجابری مەسەلە بەحث دکە کۆچەوە ئارتێشی عەرەبا ji بۆ ناکۆ غەنیمە بەدەست بخن چونە گەلک وڵات داگیرکردنە دەستەکانی مەبەستیان بۆ عروبەت بڵاو بکەنەوە مەبەستیان نەبووە ئیسلام بڵاو بکەنەوە بەێ ji bo ئەمەویەکان تەقەز ئەم دەتوانن ji bo ئەمەویەکان ئەم تەقەز دەتوانن بڵێن بەس سەردەمی خەلیفەکان دە ئەوە جودایە تێکل هەبێ ینی مەبەستی غەنیمەت و دەستڵات و سەردەستیژی هەیە بەس مەبەستی تەوحید و دینژی هەیە ئەو تێکل هەبن ئەس چ بێژم مەدرسە لە هەمی وڵاتان بە تێگەیشتنا بەڵافکردنا عەربی ئاوا بوون سەردەما سەلچوقیان دەژی وەزیرە سەلچوقیان نیزام الملک مەدرسەی نیزامیە ئاوا کردن جوان مدرسەیان جی شاخên وانی mezin li bajarên Kurdan bi taybet li Cizîra Botan şaxa medreseya nîzamiye hat ava kirin û bingeha medreseyan bi vî awayî çêbû ji ber wê yekê di medreseyan de ziman erebî bû yanî müfredata medreseyan bixwe jî fêrkirina zimanê erebiye yanî morfoloji û sentaks e yanî sarf û nehwe yanî zimanzaniya erebiye ji bilî vêya fikrek û felsefeyek û têgehiştineke wekî dî tê de zêde niye ji ber wê yekê di medreseyan de fikra netewayetî falan bi pêş neketiye lêbelê bes Mamosta Ebubekir gotî eger fikrekî neteweyî hebû bî li nav Kurd fazlekî bo ew medresa nedegerêtewە bo İslam degerêtewە ez wê dibêjim piştî dewletî Kurdî yanî piştî dewleta Eyyûbî Merwanî Şeddadî Hesnewî gelek Kurda piştî destilatan Ereban qels bû têk çû Ebbasî yanî çawa têk çû nerûxiya lêbelê qels bû wê demê tarîxê misilmanan de dibêjin tawaîfê milûk yani hemî miletan deverên cuda cuda destilatên xwe ava kirin mesela Farisan Tahirî Safarî Samanî devletên xwe ava kirin wê demê de wê katê de Kurdan jî weke Hezbanî Rewadî Şeddadî Merwanî devletên xwe ava kirin bes piştî devletên Kurdan jî têk çûn êdî mîrektiyên Kurd hatin damezrandin di serdema mîrektiyên Kurd de em dibînin ku êdî zimanê Kurdî weke zimanekî zanistê îrfanê ilmê şîn dibe lê ev ziman rastî divê em li vê rastiyê jî hay bibin û qebûl bikin ev ziman bi serê saya mîrektiyên Kurd belav dibe ji ber çi kesên ku bi Kurdî nivîsîne bi giştî yan ji malên mîranin beganin mesela Şikriyê Bidlîsî Yaqûb Begê Zirkî yekem kesên ku bi Kurdî nivîsîne ev kesin mesela Şerefxanê Bidlîsî behsa wan dike min re Şikriyê Bidlîsî Yaqûb Begê Zirkî yani vana ji medreseyan derneketine lêbelê beriya wan kesên ku giringî didan Kurdan babe daye pîr şa evana jî çanda yarsaniyan di nav Kurdan de bû çanda kakeyiyan di nav Kurdan de wana jî bi Kurdî dinivîsî ez kaka ez berhev dikim ez berhev dikim kaka ew kurdayetiye berhemî hucre İslama ke Kurd Müslüman bûwa înca bîrî li we kirdotewa yan İslam dewrî nebûwe têyda nana ew yanî hizrî netewayetî ême tuwanin bêjin berhemî mîrnişînî Kurd e mîrektiyanî Kurd e yani berhemî hucre û mizgebt û niye belê mesela weda'î heye yek ji nûnerê edebiyata Kurdî ye ew bixwe katibê dîwan ye û li ser katibiyê jî gelek şeir nivîsîne yan jî Sewadî heye mesela Sewadî katibê dîwana Mîrê Bilîsê ye ew bixwe Leyla û Mecnûna yekem ya Kurdî nûsiye Leyla û Mecnûna xwe de dibêje divê rojekê mîr hat gel min got ez dixwazim tu Leyla û Mecnûnê bi Kurdî binivîse mînakeke din ya herî giring Ahmedê Xaniye beriya wî Melayê Cizîrî yani lutkeya edebiyat û hizra neteweyî ya Kurdî nivîsiye Melayê Cizîrî Melayê Cizîrî katibê Mîrê Botan e piştî wî Ahmedê Xanî tê mesela Ahmedê Xanî di me mûzîna xwe de dibêje xud resteme ez neperwerîme yani ne ji ber sedemê ku min perwerdehiyek dîtiye min li medreseyekê yan li gel şêxekî melayekî xwendiye ez vê pirtûkê dinivîsim û vê hizr û baweriyê û bîrê belav dikim xud resteme min xwe bi xwe guhandiye yani Ahmedê Xanî bersiva vê pirsa me dide bes çi bûye Ahmedê Xanî xwestiye hizra neteweyî di medreseyên ku erebî fêr dikin de jî cî bigire ji ber wê yekê Ahmedê Xanî yekem car
زمانی دین کریه کردی مثلا نوبهارا بچوکان نویسیه عقیده ایمان نویسیه بکردی باش نها ایستا آن کال دبستان و حجرین گوهن نها چاوی روش چاوی يعني بيا من نهار روش خرابتره قال خطريه بطيبت از بارچين دي كردستاني نزانم لبلي باكوري كردستاني كو دبن دستلاتا تركان ديه زمان كرديش خو هم بيجي اتيا استا تنبوني كو پروردهي لقالك دوران بتركي تكرن و راستيش خو اف سازي جي ادي دموده بون دوان في راستي جي قبول بكن جبركو اف سازي يندم خبون يندم بريبون وزمان زانية عربي بتنية يعني لفان سازيان ماتماتيك ناي خوندن فيزيك ناي خوندن فان طب ناي خوندن يعني وردكم تبيجنجو ايدي دزگو سازيان نو يم پرورده هي يعني ايدي خلق زاروك خودشين دبستانا زانكويان يعني كوليجان بفيا واي پرورده اما بيويستي بقسي زياتره بله ما مصاب بكر اما لباشور اما جیاوازی ڕای یان جیاوازی ناوچە جوگرافیەکەیە لە باشوور تەماشا دەکەین زۆربەی ئەوانەی ئەدیبن زۆربەی ئەوانەی کە سەرکردایەتی بزاوی ڕزگاری خوازی کوردیان کردووە خەریج و دەرچووی حجرەوە مزگەوتن داهێنانیان لە ئەدەب کردووە هەموو پارچەکانی کوردستان وایە بەبێ جیاواز بەڵام ئەو دەڵێ بەرهەمی میرەکان بووە نەک حجرا میر سەرپەرشتی حجرەی کردووە یارمەتی حجریدا جارێ میر کوردایەتی پەرە پێ نەداوە میر دۆخێکی خوڵقاندو منی شاڵا گەر تەمەنم بوو کتێبە گەنووسم سەرهەڵدانی کورد لە مێژووە بێگومان میرنشینەکان ڕۆڵێکی زۆر گەوریان بینیەوە گەورەتر لەوەی کورد بیری لێکاتەوە ئێمە بیری لەکەینەوە کۆمەڵی میرنشین بوو بەیەکەوە نەیان کراو هین جارێ من ئەمەوێت تۆزە شت ڕاستکەمەوە باسی زمان ئەم زمانە ئەو زمان هەندێشێت هاوکێشەی هێزەکان کاریتیەکە مێژوو حکمی بەسەراکە بۆ نمونە هیچ شتێک ئەگەر کورد ئیمپراتۆرێتێکی گەورە دروست نەکردووە نە پەیوەندی بە دینی کوردەوە هەیە نە بە زمانی کوردەوە هەیە نە بەشتی کوردەوە هەیە پەیوەندی بە ئەو ڕۆڵە مێژوویەوە هەیە کورد وەکو هێزە لە مێژوە بینوێتی ئەگەنا بۆ کۆمەڵی خێڵ سلجوقی دێن لە ئاسیای ناوەڕاستەوە ئیمپراتۆرێت دروستەکە تۆ بە دروستی ناکە هیچ پەیوەندی بەم شتانەوە نییە ئەوەندەی پەیوەندی بە مامەڵەکردن لەگەڵ هێز و هاوچێشەکانی هێز و دەربە پەلەمەکەلەمە بەیان بمبورە لەوەیان زۆر جار خەڵکی ئێمە بەشێک لە ناسیۆنالیستەکان دەڵێن کورد ئەوەندە بە عاتفی ئیسلامی وەرگرتووە نەتەوەکانی تر بۆ خۆیان دەوڵەتیان دروست کردەوە هەر خەریکی وحدەی وەڵاهی ئەوانەی کە ناتوانن مێژوو تەفسیرکەن پەنابەنە بەرەو شتانە وەکو چۆنیان و شێم دەوڵەت بۆیە ئینگلیز دەوڵەتی بۆ ئێمە دروست نەکردووە شێ محمود ئامادە نەبووە دەستی ئەفسەرێکی هین ماچکە وە قسەی سادەن قسەی نازانستین قسەی ئایدۆلۆژین قسەی کەسێکە نەتوانێت تەفسیر مێژوو سادە و ئەوەنە بۆ ئێستاشی لەگەڵ دابی خەڵکی ئێمە ئەردوغان بە سوڵتان دازانێ خەڵکی ئەمە منە لە ناحیەی عەتف و سۆزی بۆ موسڵمانەتی ئەم بە سوڵتان دەزانێت لە کاتێکدا ئەم عەفرین دەسووتێنی لەبەرچی لەبەرچی بە سوڵتانی زانی جارە لێرە بە سوڵتانی نازانێ ئەگەر لەوێ بە سوڵتانی زانێ لێرەش خەڵکەیە لە باشوور فەیسبووکەکەی خۆی دیفاعی لێ دەکا و دەڵێ ئەمە سوڵتانی موسڵمانە لە سەتا چەندی کۆمەلگای کوردی پێگەێنێ من ئەندامی لیژنەی باڵای ڕیفراندۆم بووم لە 2005 ڕیفراندۆمم کرد لەناو ئەو خەڵکەی تۆ باسیەکەی لە 1970 و لە 10 دەنگیاندا بە سەربەخۆی کوردستان کام خەڵکە ناوانە یعنی ئێمە دووسێ کەس لە فەیسبوک شتێگە نووسێ یا خەڵکە ئەو نوێنەراتی خەڵکی کوردستان ناکە خەڵکانێکە ئەوت داعش نوێنەراتی ئیسلامیەکە من وتم ئەی بۆ پێشمەرگیان نوێنەراتی ئیسلامی ناکە بۆ پێشمەرگە هێزێکی میانە ڕەوی مسلمان نییە لە ڕۆژەڵاتی ناوەڕا بۆ ئەم نوێنەراتی ڕوحی ئیسلام ناکە بۆ داعش نوێنەراتی ڕوحی ئیسلامەکە یعنی هەندێشت دکتۆر هەلەمەکە زمانی فارسی بۆ نمونە زمانی فارسی هەتاکو سەردەمی عەبدولکەریمی کوڕی مەروان زمانی ڕەسمی دەوڵەتی ئیسلامی بووە یعنی لە سەردەمی عومەری کوڕی خەتە هەموو دەواوینی دەوڵەتی ئیسلامی بە ئیمپراتۆر بەڵێ تا سەردەمی عەبدولکەریمی کوڕی مەروان ئەنجام بووە بە عەرەبی هەموو دەواوینی دنیای ئیسلام لە سەردەمی عومەر بە فارسی نووسراوە دوای ئەوە فارسیان دێ پاشەکشاکە عەرەبی دێتە شوێنی بێگومان لە سەردەمی ئەمەویەکانە چەوسانەوە و نەعەدالەتی لەسەر ئەساسی عروبە هەبووە بەس نەک بەمانە نەتەواتی ئێستا چکم لە ناو خۆشیانە عشیرەتەکەی تر بەنزم سەری کردو چەسانوێتەوە ئەمە هونێ وڵا هەچی عەرەبە لەگەڵێمەیە و هەچی نەعەرەبە بڕۆ بۆ دەرەوە من مەراق دکم بۆچ ئیبن تەیمیە بەو شێوەیە نووسیە تەبیعی ئیبن تەیمیە کوردیشە با بزانێت ئەوانەی باسی تەمجیدی عەرەب ئەوە ڕای ئیبن تەیمیە بەس هەر ئیبن تەیمیە بەتەنیا نییە بەس ئیبن تەیمیە میناک دەدا لە کاتی عومەر لە کاتی عوسمان میناک دەدا زۆرن ئەوانەی کە باس لە گرنگی و گەورەی فەزلی عەرەب و زمانی عەرەبی و جنسی عەرەبی دەکەن لە مێژووە چەند تەسیری بووەمە جارێ عەرەب هەر 200 ساڵ 300 ساڵ تەسیریانە بوو کۆتایە پێیان
یعنی بابزانی لە سەدەی سێمی کۆچیەوە خەلیفەی عەباسی تەنها ڕەمز بابوو وەکو مەلیکەی بەریتانیا ئێستاوا بوو یەڕموس وەلا یحکم لە ژێر ئەسیری دەستی کوێ بوو سوڵتانی بووەهی بوو دوای سوڵتانی سلجوقی بوو دوای لەسەر دەستی مەخۆلەکان کۆتەیان پیات 1000 ساڵە عەرەب دەسەڵاتی نەبوو لە دنیای ئیسلامە 1000 ساڵە دەسەڵات کەوتە دەستی فارسەکان و تورکەکان و بەشێک لە کوردەکان و بەشێکش لە خەڵکی تر لە شوێنی ترەوە بۆ ئێمە لە مێژووە کە بە جا بابزین لە مێژوەیەک شتێکی تر ئیستثنایەکی تری کوردی تاقە گەل لە ڕێی میرنشینەکانیەوە بە عەقد چوو بێتە ناو ئیمپراتۆریەتی عوسمانی و کوردە تاقە میلەتێ بە عەقد کە لە دیاربەکر پار یادی 500 ساڵەی پێرار بوو یادی 500 ساڵی و عقدیان کردوتەوە بە عەقد چوونەدا ئەنجا سوڵتانی عوسمانی نامەی سپی بۆ مەلای ئیدریسی بەدلیسی کە بەداخەوە هەندێک چەپی ناحاڵی لە کوردستان ئێمە هێرشیانە کردە سەر و پیاوە مەزنەی مێژووی کرد مەلای ئیدریسی بەدلیسی وتی بڕۆ با ئەم میرنشینا کوردەکان سەردارێک بۆ کورد هەڵبژێرن سەردارێک بۆ کورد دیاریکەن سوڵتانی عوسمانی مامەڵە لەگەڵ و سەرداری کورد کە ماوەی لەگەڵیان خەریک بووکتی قوربان کەسیان نەوی تر قبول ناکەن تورکێکیان بۆ دیاری کە هەمویان پێ ڕازیە بن ئەی بۆ دەڵێن سوڵتانی عوسمانی خەریکیەوە میرەکان بەیەکەوە بە شەڕ بدا و کۆتاییان پێبینی ئێمە ئاساییە سوڵتانێکی عوسمانی و دوانی ژویان کرد بێ بەس ئەو چوارچێوەی کە حکمی مەسەلەکەی کردووە بە عەقد چوونە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیەوە خۆیان لە توانیەوە لەژێر دەسەڵاتی سەفەوی ڕزگار اعتراضم هەیە کوردەکان لە کاتی ئیدریسی بتلیسی 1514 دا نەچوونە ناو ئیمپەراتۆری عوسمانیەکان مەسەلە چییە لە کوردستان میرەکانی کورد لە ڕاستی ئێرشی سەفەویەکان تێن سەفەویەکان میرەکانی کورد دەگرن دەکوژن حەبس دەکەن وێ دەمێ کورد وەکە لە سەدەی 16 سەرەتای سەدەی 16 1514 ئەوێ دەبێت چی دەبێ کورد وەکو مانەورایەکە وەکو حملەیەکە سیاسی تفاقێکی لەگەل ئۆسمانیا داتینن ینی ئەف تەبلیبوونا ئۆسمانیان نینە ji ber wê yekê Osmanî tucarî nebûne xawenê xwediyê axa Kurdistanê piştî ku Osmanî hatine bi Safewiyan re li gel Kurdan şer kirine dîsa Osmanî nebûne desthilatdarê axa Kurdistanê tifaqek di navbera wan û mîrektiyên Kurd de 24 mîrektiyên Kurd de mîrektiya Erdolanê qebûl nekiriye navbera wan de pêk hatiye lêbelê çi bûye Osmanî di 100 salê dî de êdî çavê xwe berdaya axa Kurdistanê û hatiye şer li hemberî Kurda kiriye girîngeke ew ê aya ئەمەوی عەباسی عوسمانی بە تایبەتتر لەگەڵیان سەفەوی پەرەیان بە هزری کوردی و کللتوری کوردی داوە یان هەوڵیان داوە ئەم شووناسە کوردیە ڕەش بکەنەوە سەیدا نەزان چاو من پرساتەتان فێم نەکرد یعنی ئەو دەوڵەتت ئەمەوی بەلێ عەباسی عوسمانی خواستنە هزرا کوردی شووناسە کوردی پێش بخەن ئەن ئەمە ژێب بن نا تشتێکی وسا تونێ ینی کێ گوستاف لەبۆن گوتنە خۆش دەبێژێت دەبێژە گەل شەڕێ دین ناکن نەتەوە کراسێ دین دە شەڕێ نەتەوەیە خۆ دکن شەرێ دەستلاتە خۆ سەردەستیە خۆ دکن ینی عەباسیژی ئەمەویژی دەما هاتنە ئاخا کوردستانی وەکو نەتەوە خواستنە ببن دەستلاتدار ئەوێنا تشتێکی نۆرمالە تێ فێمکردن ینی وێ نەتەوەی خستیە نەتەوەیا دیکە بخەبن دەستی خۆ و هەمی دەولەمەندیە وێ بۆ خۆ ببە عوسمانیان کردیە یان ناوێ بەلێ بناوێک ئیسلامێکردنە مەسەلا دە ساڵە 15 دە دەما عوسمانیا خستیە میرەکتیا بدلیسێ بڕوخینن میر عەفداڵ خانێ بدلیسێ کو ئەولیا چەلەبیت سەیاحەتنامە خۆدا بە بەرفرەهی بەحساوی دکە و چقاس میرەکتیەکە گەورەیە چقاس چاند و هنەرێ دەژی پێشکەتیە حتا عەفداڵ خان بخۆ مرۆڤێکی گەلێک زیرەک و زانایەک و دەبێژە ji سەدی بێتر وی بخۆ پرتوک نویسینە di ڕسمێ de dibêje ji erjengmanî jî pêşketîtir di tibê de gelek pêşketiye ez bi dawî bînim bes çi dibe dema Osmanî çavê xwe berdidin mîrektiya bidlîsê dixwazin biroxînin ew tohmetbar dikin dibêje ji xwe tu êzîdiye tu ne musulmane tu ji dînê me derketiye em ê dest deynin ser mîrektiyata û tên dorpêş dikin mîrektiya Kurdan birixînin safxan pirsiyarê tu بۆ ئەوەندە بە شان و باڵی عوسمانیەکان هەڵدەڵی لە کاتێکدا ئەمان ئەمە ئیشیان بووە بە ناوی ئیسلام هەڵیان داوا نەتەوەی خۆیان زاڵ بکەن بەسەر نەتەوەکانی تر هەر پرسیارەکەی تۆ هەڵێ وەڵامەکەیش هەڵێ باشە وەڵامەکەەوە هەمومان هەڵێ ئین دەفەن ڕاستیەکە تۆ بڵێ بەڵام بەردی تۆ هەر پرسیارەکە بکەیت
نابێ وەک پیاوێکی خوێنەوار نابێ بیکە نابێ لە ڕووی زانستیەوە نابێ بەس ئازادی هەر پرسیارەکە من لێرە پێشکەشکارم و بە زمانی زانستیەوە بکرد ئەو تێبینێ چکە یەکەم جاریش من وەکو میوانەکە ڕێزم گرتی کە تو گوتت عیبم پرسیارە بکەی بەس بە ئەوە تێبینێ بدەم من لێرە پێشکەشکارم بە زمانی خەڵق قسە دەکەم زمانی خەڵکی ئاسایی هەیە کە خوێندەواریشی نیە پرسیار دەکە خەڵکیش هەیە کە دکتۆرای هەیە و پرۆفسۆرە پرسیار دەکە فەرمەوت تۆ ڕاستیکەوە بەڵام بە دیکومنتی مێژووی فەرمێنتی ئێستا شوێنی دیکومنتی مێژووی نییە کاکە ناومان بۆ بڵێ ئەو کۆمەڵێک ناوە تۆش هەلامەکە دکتۆر تەبیعی من شێوازی بەرنامەکەم نابەدڵە خزمەت ناکە هیچ خزمەت ناکە وەگلەی زۆرتان لەسەرم بەرنامەیە حەزەکەم زارن یعنی لەسەرم لەسەر بابەتەکان نەک لەسەر ئێوە نا ئێوە شتی خۆشەڵێن و تاڵ پەلەمەک بابەتەکە تەوەری بەرنامەکان نییە پاشی ساڵێکە ئیش لەسەرماکرێ لە کوردستان بابەتەکە تۆ بە شانوباڵی عوسمانیەکان برا جوانەکەم پێش ئیتیحاد و تەرەقی پێش جۆن تورکەکان عوسمانی باسی تورک نەبووە باسی عوسمانی بووە و باسی ئیسلامی بووە هەر کورە دوێنە مەریواوریەکانە لە کۆڕێکان لە سلێمانی بە درێژی باسیەوەی کرد کە منووسەرێکی ئەلمانیە هەر بڕای بە ئیسلامی هەر نییە یعنی ئێمە ئەمە ڕاستێکی مێژوویە نازان مناقەشە هەڵەمەکە خۆشەویستە تۆڵی تخوا ئەمەویەکان و عەباسیەکان و تورکەکان چەند دژایەتی شوناسی کوردیان کردو برای خۆم ئەبێت دەوڵەتی ئەمەوی و عەباسی دەوڵەتی نەتەوەی بێ ئەنجا و پرسیارە ڕاستە ئەبێت دەوڵەتی عوسمانی دەوڵەتی نەتەوەی بێ ئەو ئیمپراتۆریەت یعنی فرە نەتەوەی یعنی فرە ئاینی یعنی فرە مەزەبی یعنی ناقەومی یعنی هەتانانی ئیمپراتۆریەتی عوسمانی لە بەڵقانەوە لە نەمساوە گرتووە تێو هەتاکوین عەرەبی تیا بووە کوردی تیا بووە تورکی تیا بووە کورد هیچ ڕێگر نەبووە جگە لە سوڵتان کە ئەویش بۆ هەموو تورکێ نەبووە بۆ بنەماڵی عوسمانیەکان بووە بۆ بنەماڵی عوسمانیەکان جاری واشەیە سوڵتانی عوسمانی 13 برای خۆی کوشتووە جاری وایە کوڕی خۆی کوشتووە لەسەر دەسەڵات و بۆی دەسەڵات و هینەکەی نێم من باسیەوە ناکەم عوسمانی چاکی کرد یا خراپی کرد دادپەروەری کرد یاهینی کرد مناڵێم هەتاڕاستنی ڕێزگرتنە لە نەتەوەکانی کە لەژێر سایی یعنی ئەمە لێک تێبگەین کاک دکتۆر ئادەم لێک تێبگەین یعنی لە پێش سەر هەڵدانی نەتەوەیە خەڵک لەسەر ئەساسی جیاوازی نەتەوەی نەچەوساوەتەوە لەسەر ئەساسی جیاوازی ئەو ئاغا بووە ئەو هین بووە ئەو دەسەڵاتی ویستوە ئەو تاڵانکە ئەو دنیا چەوسانەوە هەبوو دنیا بەس بە ناوی نەتەواتیەوە نەبوو دژی نەتەواتی نەبووە بەس چەوسانەوە هەبووە زوڵم هەبووە بەس بە ناوی نەتەواتی نەبووە ئەمە حەقیقەتێکە پەکەکایڵە کاکە یعنی من ناڵم پەکەکە لە قەندیلەوایڵێ کاتێ لە چێوە دروستە بێ کاتێ ئیتیحاد و تەرەقی باسی پان تورکی زمێن نەپێشەوە باسی تەتریکی دەوڵەتی تورکیان نەپێشەوە عەرەب لەوێ حتى بزاني حتى قمزاني حتى شر جيانية كان باسي شورشي قوري عربنا كان من حسين دراسات زور بي هر زوري أفسري عرب هلا قال دولة عثمانية هر وفادار من بدولة عثماني دواي شر جيانية كم ورده ملف كان يقلابته كرد غلطة قوري كي لو ياكل أشرا بالله كرد خلطة هندي سود ناس نامي هستي إسلامي شي ورجيرا كمالات ترك كمالات ترك جلي ملاتك دبا من هەڵم هەندێک هەستی نەتەواتشکم هەر ئەو نەبوو یعنی بەداخەوە سەرکردە کوردەکان لە ئەستەمبول بووە بە جۆرێکی تر مامەڵەیان کردایە ئەبیا بچن بۆ کوردستان شۆڕشێکی چەکداریانی کردایە ئەمری واقعێکیان پسەندایە نەک لە ئەستەمبولەوە قسەیان کردای و ڕێبەراتی لە کوردستان زۆربەی لەسەر شانی کورد کەمە لە تاتورک دەوڵەتی نوێی تورکای دروست کرد یعنی ئەمە حەقیقەتێکی مێژوویە تۆی لەسەردەمی ئەمریکانە چەوسانەوە هەبوو بەڵە چەوسانەوە هەبووە بەڵام وڵا لەسەر ئەساسی نەتەوەی لەسەر ئەساسی نەتەوەی نەبووە بۆ نمونە ئەوە خەڵک مسلمان بووە خەڵک مسلمان بێ جزەی لەسەر لابی بە زەوان پێچوانەی ئیسلام جزیان لەسەر لانە بردووە و هەر لێیان سانوە خۆی نامسلمانێک شخوا بەحسان وها بکن لە باکووری کوردستانی دەما شەڕی عەفرینێ دێ دەما شەڕی عەفرینێ دێ هەنێک ڤیدیۆ دەهاتن دگو ئەم گۆراژ لەشگەرێ خۆرد درونج لەشگەرێ تورکێک دەهاتن عەفرین داگرکردن یعنی هیناژی دبێت حەسگ و ئەو تەفگەرێ کورد ئێگونها هەن کوردینەوە هەن چارچۆڤەیە ئۆلێدی یعنی ئەو تەفگەرین گۆ هەن و حرەکەتێ
تدبيقي ملايج زيري نجوانه احمدي خاني نجوانه فقيه تيران نجوانه يعني لسر تبقي لسر تي كار كرن جو كرداج ميجي اوان قط بكن وان فقوتين چما وساتي كار كرن بله كاكو مخابنيك ما كردانا يعني اف دناف ملاتي دي كده نينا مثلا دناف عربان ده دناف تركان ده دناف فارسان ده دناف بريطانيا المانيان ده كو ديروك حمي بكاتيجوريك بيجن ديروك ده نتوت نبو قلت نبو بفي رنجي بنرخينن وبيجن نتوايتي بيشتي فلان قناغ دركت هولي اف ديروكا تو ملت عند تونه اللي بالي مخابن ام بخو صاد فكرن از يك دو ميناك بدم بو ماموستا مثلا ابو مسلم خراساني وندزانن ايكو دولة عباسيان يعني امويان درخينه وعباسيان داد مزرينه او بخويه وكردكه و عباسي بير خاينتي دكن ويدكوجين تما ويدكوجين جي سري وي داتين جوات اخو وابو دلام شاعرك عرب ويا لسري شعرك دخينه ودما وي تومت بار دك دبي ابا وكل كردو باب انت بابو بابير انت جخوا كرد بول يعني ديسا ميركتي بدليسه دما سلطان عثمانيه دخوازكو ارتشي عسكران بو اليكاريا وي بشينه وی تهدید دکه میره کردان دبیجه دبی ام جباب و باپیرن خوده خوانه و خاکینه دستلات آخا خونه حسب عثمانیه نکاره لآخا کردستان آوی و خو مثلا اما چه دیاره یعنی هلوست دیاره وک من مثلا صلاح الدین میناکتا از بیم سر پرسا کاکا از بیم پرسا سر کاکیما دولت دستلاتدار وکو ترکان وکو عربان وکو فارسان ناوی اسلامی شكل وشوازن اسلامي جبو سياسات ودستلات خو بكارتين يعني سو استعمال دكن يروجي سو استعمال دكن دري يعني بو شخص بو نتوا بو دستلات داريا خو بو برجونديا خو قالك فاكتورين جدا هنا مثلا ترك يعني ترك كردش قصبه اسلام الله باب خوجه من ميناك كي بدم مثلا ترك مثلا يعني بالدهان جاران سروكي تركا قوت كرد لروجافا كردستاني آخا خو فرح دكن او تشتا كل باشوري كردستاني قومي امينه هلن كل روجافا بقومه كرد عربان جيوان بنير دقو كرد يعني كوريدوران كردي وي تشي بكن افهفو كتف بكار داني اي بيشترا وقتا دي عفرين داغير دكا وكو تشتكي اسلامي بناف دكا يا علاقه اسلامي ابا تجي كردا عاجزي تناخوازي دستلات وسروريه كردان هبي اسلامي جخورا دكي ماسكي بيامش بسياري هي بس استا بسياره لبو هردوكتان استا لتشوي ايما أدب هزري كردي وردقرين لا حزركاني إسلامي تقليدي ما مصطفى أبو بكر يان لا حزب إسلامي كان يان لا أواني كباسي ريفورم وروشنجري إسلامي ده كان بتايبتر من ما بس ما لسر بابت الدينية كافوكس بكين ما مصطفى أبو بكر أبي دو قناق ليك جاو كينوا جاري ما جيرخانة كمان هي لسفرة ودس بنا كين أو جيرخانة مان بتايبتي جيرخانة كي أدبي جورا من هي كتار رادي فلسفة وحكمتي كرديج أو أدبية بتاعتي أدبي كلاسيكية ما هلا ملاي جزيرة وبقرا تاكو كوتايا كاني وفايو أم جورشتاني إما سروتك مانيا أما ديار لا خانقة ولا حجرة ولا مانيا خوندني مودرن لكردستان دسي بينا كردو خوندني مودرن لكردستان دسي بينا كردو هي بيجوية كما قاتش مان لسر مدانوا اما پێژانەکانی دەرکەوتنی ناسیۆنالیزمی کوردیە یاخو ناسیۆنالیزمی کوردی جارێکی تر وەک کەرەسە بەکاری هێنەوە وەک ناسنامە بۆ نمونە کە لە بیستەکانە مەموزینی ئەحمەدی خانی چابە بێ لە ئەستەمبول ئەم مەموزینە تەوزیفکردنیە مەموزینە هی ئەو کاتە نییە چکم ناسیۆنالیزم هەموو مێژوو دووباران وسێتەوە حتا مێژوو ساختاکە یەکی لە ئیشەکانی ناسیۆنالیزم مێژوو ساختاکە بەو جۆرەی خزمەت بەخۆی بکە من پێم سەیرە لە کوردستانە خەڵک مناقەشە لەسەر نەورۆسەکە كاوە کورد نەبووە و زوحاق وابووە و نازانم چی و ناسیۆنالیزم ئیشی بە حەقیقەتی مێژووی نییە تازە ئەوە جێی گرتووە لە ناسیۆنالیزمی کوردیە یەکێکە لە ڕەمزەکانی ناسیۆنالیزمی کوردی ئەمە زیادە ناسیۆنالیزم بەشێکی زۆری لەسەر ئەفسانە ئەژی لەسەر ئەفسانە ئیشەکە ناڵێ ئەمە ڕاستیە و ڕاست نییە ئەم ئەفسانە لە ویژدانی کوردیا شوێنی گرتووە مانایەکی لە حیاتی ئێمە هەیە و لە ژیانی ئێمە هەیە و لە ناسنامی ئێمە هەیە نابێت تۆ دەستی لێدەی ئەمە پاشخانەکە ئەی ئێستا بەداخەوە حجرە ئەو ڕۆڵەی جارانی نەماوە لەبەروی خۆمان نەزانین زانکۆکان منافەسیان کردووە و حجرە لە پراوێزایە و حجرا و پیاوە گەورانەی جاران دروست ناکە مەسەل نالی و سالم و عەبدولکەریم و مدەڕس و شێخ میخان جۆرەشتانە لەبەرەوەی ئەو ئیهتیمام ئەو قورسایەی جارانی نییە جاران قورسایی لەسەر ئەو بوو ئەو ئیهتیمامەی جارانی پێنادرێ ئەو تەرکیزە لەسەر ئەو نییە و منافەسەیەکی زۆری هەیە لەسەر لەلایەن دەستگا مۆدێڕنەکانەوە بەتایبەتیش لەلایەن زانکۆکانەوە بەڵام هەر بەشدارە
سەرچاوەیەکی معریفەی ئێمەیە ئێستاش خەڵەکەن لەوێەوە پێگەن و بەشداریەکەن حیزبە ئیسلامیەکان بەشی خۆیان بەشدارن لە ئەدەبیاتێک کە دروستێکن بیرمەندە ئیسلامیەکانی و ڕۆشنبیری ئیسلامیە ناحیزبیەکان لە کۆمەلگایە ئەمانیش بەشدارن بێگومان بیرمەندەکانی جیهانی ژەستا فکر ڕوتێکی جیهانیشی هەیە ئەوانیش بەشدارن لە بەشێک لە دیادیکردنی ئێمە سروشتە خوێنینەوە شبستەریە خوێنینەوە مەسەل عەبدوڕەحمانی نەخوێنینەوە لە ئەوروپا خوێنینەوە نارە ئیسلامیەکان چەندین فەیلسوف و بیرمەندی نائیسلامیش بەشدارن لە دروستکردنی هیزری منە ئیسلامی و نائیسلامی بۆ ئێستا ئێمە لە دنیایەکی فراوانتراژین زیاد لە سەرچاوەیە بەشداریەکە لە دروستکردنی معریفە و تێڕوانین ئێمە زۆر باشە وەڵام بداتەوە هەمان پرسیار لە باکوور چۆنە ئایا حوجرەکان یان پارتە ئیسلامیەکان یان چێ لەکوێ ئێمە فکری هزری نەتەوەی وەردەگرین کەکۆ هەر ملت لەگۆڕ ڕاستیە خۆ ئیسلامێ تێدەگەهێژە و بە فۆرما خۆ دژی یعنی وەکو جلا ئەم بفکرن جل لە هەمی ئالیەن جیهانی جلە لێبەرێ هەر ملت لە گۆڕە ڕەوشە جۆغرافیا خۆ ڕاستیە خۆ جل و بەرگان لە خۆ دەکە یەکی ئیسکاندیناوی و یەکی ئەفریقی مینە هەف جلان لە خۆ ناکە دە هەردەم ساڵیدا دینجی وسایە یعنی فارسان دین لەگۆر تێگەهشتن و ڕاستیە خۆ فۆرمێک ژێرە ئافراندنە بتایبەت ئەم وەکە شیعە دکارن بناو بکن هەم ناسنامەیە خۆیان نەتەوەیی پاراستنە چاندا خۆ پاراستنە دەستلات و سەروەریە خۆ پاراستنە هەمژی وەکو مسلمان قبول وەکی ئیسلام قبولکردنە خۆ بنافکردنە و ژیانە حتا جیەکی هەروەها تورکژی تورکانجی گوتیە ئیسلام ئەم قبولن بەس ئیسلام چیکردنە خستنە خزمەتە دەستلاتا خۆیان سیاسی د فۆرما ئیسلامێک سیاسی دە ئیسلام قبولکردنە یعنی ئەو ئیسلامەک و بەحسە جیهادی دکە غەزای دکە فەتحێ دکە یعنی ئەو ئێرشکار یعنی ئەوەکە ئیرۆ ئەم ئیسلامە سیاسی دکارن بناو بکن ئەو بەلکی ئەو فۆرم بۆ ترکا مەقبول بە لێبەرێ بۆ مە کوردان نینە مە کوردان چیکریە هێژ دەما کۆنود ئارتێشی عەرەبان هاتنە کوردستانی و قسمێکی کوردا هێدیە دیبوونە مسلمان مەسەلا سەد ساڵە هەشتان دە بەهلولێ دانا مەسەلا ترادیسیۆنا یارسانیتیە دەست پێکردیە وەکە فۆرمێکە تەسەووفێ هەم تێگەهشتنا نەتەوەیی فۆرمێکە تەسەووفی عرفانی هەم تێگەهشتنا نەتەوەیی حزرا نەتەوەیی پاراستنا چاند و فۆلکلۆر و دیرۆکە خۆیە هەمژی حقیقەتا دین و عرفان هەیە ئیرۆ وەختا تو ئیرۆ بپرسی ئیرۆ لە کوردستان بتایبەت لە باکوور ئێدی حجرە و مەدرسە باندۆراوان تنەیە شخوا هێزاوانی دامەزرێنەر فەلانجی تونەیە ینی نەتوانن لە کوردستان ببن ئەمرازێ ڤەگوهرینەکە نەتەوەیی یانجی وەکیدن حزرا نەتەوەیی ژخوا کەمیلیە پێک هاتیە هێ ji şerefxanê Bidlîsî heta ku şerefname nivîsiye û behsa netewayetiya Kurd kiriye û piştî wî Melayê Cizîrî û Ehmedê Xanî di me û zîna xwe de behsa netewayetiya Kurd kiriye û piştî wî Ubeydullahê Nehrî hatine beriya wan Mîr Bedirxan û mîrektiyên Kurd Mîr Mehemedê Soran Ubeydullahê Nehrî Mahmud Berzencî Şeyx Abdüselam Barzanî Şeyx Saîdê Pîran yani fikra netewayetî hizra netewayetî bi şêwazeke modern jî di nav civaka Kurdî de kemiliye pêk hatiye êdî pêwîstiya wê bi hicreyan medreseyan terîqetan yan sazî û dezgehên wekî dî tuneye کاک نجات پێش ئەوەیکە پرسیارەکەم گوم تەفەکوراتی ینی فکری ئەو عزیزانە بەڕێزانێکی سن ناوت بردن فکریان بیر و باوەڕیان چۆن بووە قسمێکیان بیر و باوەریان مەسەلا بیر و باوەریانی ئیسلامی دینی ینی بەلی بەلی مەسەلا شێخ سعید پیران مرۆڤێکی زۆر ئۆڵدارە بەس شێخ سعیدی پیران لە هەمان کاتتە لاوی مەسەلا شێخ عەلی ڕزا دەمی سەرهێلدان تێک دچە شێخ عەلی ڕزا دچە ئیرانێ یەکەم دچە قۆنسولا بریتانیا داخواز dike ku biçe Londrayê Londonê Kraliyetê û ji bona Kurdistanek serbixwe legel Kraliyetê guftûgo bike daxwaz dike mesela Şeyx Elî Rıza mirovekî oldar e musulman e bes li layê fikrî siyasî civakî de mirovekî Kurdperwer e û serxwebûnxwazî Kurdistan e yani eva jiyanî wanî olî dînî jiyanî kesayetî û taybet e Şeyx Ubeydullah Nehrî jî bi vî rengî Şeyx Mahmud Berzencî jî bi vî rengî yani mîna têgehîştinên îro em nikarin wana weke oldarên mutaassibî ku îro çawa yani mesela Kudüs yan meseleya Filistînê kirine weke pîvaneke Misilmaniyê ev ne pîvaneke Misilmaniyê eva mijarek siyasiye bi şêwazên cuda cuda em dikarin guftûgo bikin lê têgehîştina te ya kesanî tu kariye îbadeta xwe de taeta xwe de wekî ew xasî te ye yani îsa hindêk li merd xelkî beşerefî Kurdistan alê min Kurdî muselmanım hindikiyan alê min muselmanî Kurdim هێلکە لە مریشکە یا مریشک لە هێلکە پرسیارە کۆنەکەی چەپەکە بە بڕای من ئێمە کوردێکی مسلمانین
ئێمە کوردێکی مسلمان بەڵێ ئەمە کوردێکی مسلمانی ئەنج ئەم دوو ناسنامەیە نابێ بیخیتە بەرامبەریەک ئەم دوو ناسنامەیە هەڵەیە ئەم دوو ناسنامەیە تەفازۆلی نین یەکێکیان هەبێ ئەویتریان نییە یا یەکێکیان هەبێ ئەویتریان ئەمانە تەکاملی یەکتری تەواوکردنن ئێمە ناسنامە بە تایبەتی لەم سەردەمەیە نابێ یەک ڕەهەندی هەبێ ئەبێ کۆمەڵی ڕەهەندی من لە یەک کاتە مسلمانم لە یەک کاتە کوردم لە یەک کاتە ئینسانم لە یەک کاتە ڕۆژهەڵاتیم باوکم ئەوەم بۆ نمونە من پیاوێکی سەر بەخۆ خوازم من مسلمانێک یعنی شانازیەکەم هەتا سەرسقان بە مسلمان بوونمەوە حەزناکەی تۆ لە ناو ئیسلامیەکان شازی لەبەر ئەو فکرە نەخێر شاز نێم ئیسلامی تر سەرکردەی ئیسلامی تر وەکو تو ئاوا بیر دەکات ئاوا برا بەشداریان کرد لە ڕیفراندۆم بۆ بەشداریکردن بەڵام چۆن بەشداریکردن هەندێکیان ئاخیری هەر بە ناچاری بۆ ئەوەی ئەگەر سەری گرت سبەی نەڵێ وەڵام منیش خەڵکەکەی ترچیان کرد جانەگەم بەس ئەوەیە مەوزوعەکە پرسیارەکە ئەوەی بەجددی هەندێک جارگلەیی لە حیزبی ئیسلامیەکان دەکرێت بەوەیکەوە ئەوانەی باوەڕیان بە بابەتی کوردبوون و شوناسی کوردبوون هەیە ژمارەیان کەمە نەک ژمارەیان کەمە بەگرە هەندێک جار وەکو غەریبەش دەردەکەون لە ناوە دەبا حەقی با دوو قسەی ڕق بکەین یەکەمیان ئەوەی بربەستە لە بەردەم پرۆژەی نەتەوایەتی کوردی نەتەوایەتیەکان ئەو هێزانن کە خۆیان بە نەتەوایەتی پێناساک ئەوەی جەستەی نەتەوایەتی کوردی ئێستا داڕزانەوە لە کوردستانە وای لێ کردووە عی بە باسیکەی تۆمەتبارە بی باسی کورد و قەوارەی هەرێمی و کوردستان و یەکێ لەوانەی ئازارە چێژێ و جاری وایە قسەژە خۆم منم یعنی تۆمەتبارە بی بڵێ تۆمەت لەسەر ئەوەی کاڵم کاکە قەوارەی هەرێم یەکێتی و پارتی نییە قەوارەی هەرێم بە خوێنی هەزاران شەید دروست بووە ئەبێ ئێمە وەکو چاومان بیپارێزین ئێمە ئەوە چه پەیوەندی بە دەسەڵاتێکە بیڕوخێنە دەسەڵات لە کوردستان یعنی ئەمە ناکۆکی ناو ماڵی کوردستان لە شەسەکانەوە بەردەوامە گەندەڵی خراپ بەکارهێناری دەسەڵات نەعەدالەتی ئیسلامیەکان ئەگەرەمانە هەبووینایە لە 1970 کۆمەلگا پێگەیەنن یعنی هیچ ئیسلامی مشکلە نەبوو ئیسلامی لە نەوەتەکانەوە بەشێکە لە پرۆژەی ناسیۆنالیزمی کوردی فەرموو لەسەر من هەموو ئیسلامیەکان من کەفیل ڕێگا خۆشکان بۆ سەربەخۆی هەموو ئیسلامیەکان لەگەڵتانن بەس کەفیلی سەلەفی ناکە ئیخوانیش لەگەڵە ئیخوان چێ ئیخوان نییە لە کوردستان ئیخوان چێ یعنی ئیخوان نییە لە کوردستان ناوی خوانەیە لە کوردستان بەرهەمی چێ بەرهەمی ئیخوان نییە یەکێتی نیشتمانی کوردستان زوو ماوی بۆ وایە ئێستا ماویە ئەوە پاش خانار ڕابردووی خوان ڕیشەی خوان ئێستا هێزەکە لە کوردستانە باسی سەربەخۆی کوردستانت بۆکە کەفیلی سەلەفیەکان ناکەی بۆ کەفیلیان ناکەی لەبەرەوەی سەلەفی تێکەڵ بە ژیانی سیاسی نەبووە کە تێکەڵ بە ژیانی سیاسی نەبوو ئەو ئومەمی بیرەکاتەوە یعنی پێی وایە نابێ مەسلەی نەتەواتی نابێ مەسلەی نەتەواتی ئەم جۆرەشتانە بخەیتە دین ئەگەر بۆ هەموو شتەکان نابێ ئەمە کورد و عەرەب و ناسی ئیسلامیەکانیش ئومەمی بیر ناکەنەوە سەیدانەجان یعنی ئومەمی ئەوەن ئینتەرناشۆنال بەێ ئیسلامیەکان ینی ئەم وها بێژین ئەو ئیسلامە و ئیسلامێ دین وەکە هێزێک و فاکتەکە سیاسی تێدەگە هیژە مخابن ئەو ئیسلام لە کوردستانێ زێدەتر خۆنێزیکی دەستەڵاتداری کوردستانی دبینە خۆنێزیکی ئیرانی دبینە خۆنێزیکی ترکان دبینە خۆنێزیکی عەرەبستانی دبینە لەبەر کۆ تێگەیشتنە وانی دین تێگەیشتنە وانی ئۆلی نەخۆمالیە نەکوردیە لە باکوور لە باکوور لێرە من نەزانم بەس لە باکوور بەم شێوەیە لە باکوور ڕاستە لە باکوور بەم شێوەیە بەس مسلمانیەکانی عادەتی ئەوە پشتگیری دۆزا کوردستانن ینی کێشە نییە لەم بابەت زۆر سپاس